لە هەر شوێنێک بێت کاسبکاران لێ کۆ دەبنەوە. تەنها پاداشتی ئەو بۆ خەڵکی کە بەردەوام خزمەتی دەکەن قسە خۆشەکانێتی. مامەنۆر و هاوڕێکانی دەیانەوێت حەمەگیان ڕازی بکەن تا بیبەنە باخی گشتی. بەخشراوە خۆشەویستەکەی سلێمانی بێئاگایە لەوەی پەیکەرێک لە پای ئەو جوانی بە شاری بەخشیەوە بۆی دروست کراوە. نازانێت دەبرێت بۆ کوێ و لەوێ چی بۆ ڕێکخراوە و بەردەوام دەڵێ ئێستا من چی بکەم. هەموو زۆر خۆشەویستە لە ناومانە، یعنی قسەکانی خۆشە، کەس ڕقی لێی نییە، جێگیان بۆ دابین کردووە. دوای چەند مانگێک لە نۆژەنکردنەوە باخی گشتی جوانتر لە جاران کرایەوە. چەند پەیکەرێکی نوێ لە نێو باخەکە دانراون، یەکێک لەوانە پەیکەرەکەی حەمەگیانە. هەرکە پەردەی لەسەری لا برد یەکسەر وتی خۆ ئەوە منم حەما. حەمەگیان نازانێت چێ پەیکەری بۆ دروست کردووە و نازانێت بۆ دروستیان کردووە. پەیکەرەکە لەلایەن فاروق عەبدوڕەحمانی پەیکەرسازە و دروست کراوە. ئەوەی بەخشراوەکەی شار حەزی پێیەتی لە نێو پەیکەرەکەدا هەیە، لەوانە ڕادیۆ و جگەرە و چاو ئاو. ئەمڕۆ سەردەمێکە پڕێتی لە خەم، شێ پاڵەوانە ئەو کەسە پاڵەوانە کە دڵی خەڵک خۆشەکات. حەمەگیان کەسێکی زۆر بەری و پاکە لەوەی کە ڕۆژانە دڵی خەڵک خۆشەکات. ئەوە پاڵنەرێ بۆی کە من پەیکەری حەمەگیان دروستکەوم. ژمارەك پەیکەر لە نێو باخی گشتیدا سەرنجی هەمووانی ڕاکێشاوە. هەمویان دیمەنێکی جیاوازیان بەخشیوە. بۆ لەمۆلا لە باخی گشتی تەنها پەیکەری گەورە نووسەران و شاعران پێشچاوی سەردانکەران ناکەون و وێنەیان لە پەنا بگرن، بەڵکو پەیکەرەکەی حەمەگیانیش بەشێک دەبێت لە باخی گشتی. دیار جەمال کورسان 24 سلێمانی.